2025 ساڵی پوچەڵکردنەوەی کودەتاکان لالەزار دوا هەوڵی کودەتا بوو کە لە 2025دا پوچەڵ کرایەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 7 هەوڵی کودەتا لە جیهاندا شکستیان خواردووە کە دواترینیان کودەتاکی سلیمانی بوو کە هەوڵێکی چڕی بۆ درابوو. لە سەرەتای ئەم ساڵەوە تا کۆتاییەکانی مانگی هەژ لە ئاستی جیهاندا 7 هەوڵی کودەتا دراوە، بەڵام سەرجەمیان شکستی هێناوە کە یەکەم کودەتا لەم ساڵدا هەوڵی بۆ درا لە وڵاتی چاد بوو لە ئەفریقا و لە ڕۆژی نوێی کانونی دووەم بوو تێیدا 24 کەس کوژران. هەر لەم ساڵەدا لە وڵاتی بۆرگینا فاسۆ کە ئەویش هەر لە ئەفریقایە هەوڵێکی دێکەی کودەتا شکستی هێنا کە لە ڕۆژی 16ی نیساندا هەوڵی بۆ درا. بەهۆی زۆری تەمەنی سەرۆشی ڕۆمانیا لە مانگی ئازاردا هەوڵێکی کودەتای لە دشت درا، بۆ هۆیەوە 6 کەس دەستگیر کران کە پلانی کودەتایان دانابوو. بەڵام هاوشێوەی کودەتاکی سلیمانی تەنها پلانی بۆ دانرا بوو، هێشتا دەستیان بە جوڵە نەکرد بوو کە ڕێخەرەکانی دەستگیر کران. لە 25 مانگی ڕابردووش لە وڵاتی ئەرمەنستان بە سەرۆکایەتی قەشێکی وڵاتەکە کێشێک لە ڕێبەرانی ئۆپۆزیسیۆن بوو شکستی پیانرا. سەرجەم و کەسانەی لە هەوڵەکەدا بەشداریان کرد بوو دەستگیر کران. هەر لەو مانگەدا لە وڵاتی بەرازیلیش هەوڵێکی کودەتا پوچەڵ کرایەوە کە سەرۆکی پێشووی وڵاتەکە پلانی بۆ دانابوو. سەرجەم و کەسانی بەشداریان تێدا کرد و دەستگیر کران. لە سەرەتایی مانگی ئاب لە وڵاتی مالی هەوڵێکی کودەتا درا، بەڵام دوو سەرکردەی سەربازی وڵاتەکە کە پلانی کودەتایان دانابوو دەستگیر کران و کودەتاکە پوچەڵ کرایەوە. دوا هەوڵی کودەتاش لەم ساڵدا پوچەڵ کرایەوە. هەوڵەکەی لالەزار بوو کە هەوڵیاندا با پشتیوانی چەند کەس و لایەنێک لە دەرەوەی سلیمانی کودەتا بەسەر یەکێتی سەرۆکەکەیدا بکەن، بەڵام پێش جوڵەکردنی سەربازی چەند کەسێک دەستگیر کران. سەرجەم ئەو کەسانەشی پلانی جێبەجێکردنی کودەتاکەیان لە ئەستۆ بوو لە ئۆپەراسیۆنەکەی لالەزاردا دەستگیر کران.